ئەمێ لا مرکزیات سربەخۆی کاریگەری و دارایی لە هەر فۆرمێکا بێ ئەمە حەز نییە هەر کاتێک ئێمە کێشەیەکمان هەبێ لەگەڵ شێوازی ئیدارەکردن لە وڵاتە ئێمە باسی ئەم حەزە بکەین ئەمە واقعەکە کاریگەریە داراییە یاساییە یاسا و ڕێنمایی خۆی هەیە یعنی شتێکی دروستکراو نییە ئەمە شتێکە تەجروبەی هەیە لە هەموو عالەمە جێبەجێ کراوە و خزمەتی خەڵکی لە ڕێگای ئەم پرۆسەیەوە کراوە من یەمە سەر قسەکەی جەنابە بەڵێ خزمەت ئێستا پێویستە ئەمانەی خزمەتی خەڵک بکەین ئەگەر توێ خزمەتی خەڵک بکەیت و ببیت چی زانکۆ چی ئیداراتی مەحەلی ئەگەر بتوێ بەشێبی لە پرۆسی خزمەتکردنی خەڵک ئەبێت شێوازێک لە حکومڕانی یان ئیدارەدان بەکاربێنی کە لە خەڵکەوە نزیک بی ئەم لۆکاڵیتیە کە شێوازی میکانزمی کارکردنی ئیداری لا مرکزی جێبەجێیەکە ئەمە خزمەتی کۆمەڵگایەکە کۆمەڵێکە کە نزیکە لە خۆتەوە ئەتەوێ ئەو کەسانی کە دەنگی پیاوی بە پێی ئەو لۆکاڵەتیە ئەو ڕوقعجغرافی کە تۆ نوێنەریانی تۆ توی خزمەتی ئەو بەشە بکەی ئەمە حەقێکی مەشروعی تۆشە و حەقێکی مەشروعی هاوڵاتیەکەشە چکە بە دوای خزمەتە ئاگەڕێ تۆ بێ بەشێکی لە دروستبوونی ئارامی و ئاسایشی نەتەوایی وڵاتەکەت